حکوومەتی هەرێم بە موچەی فەرمانبەران گیرفانی پەرلەمانتارانی بێکارگەرم دەکاتەوە. ماوەی زیاتر لە 2 ساڵ خولی پێنجەمی پەرلەمانی هەرێمی کوردستان بەسەر چووە و سەرۆکایەتی و پەرلەمانتاران جگە لە وەرگرتنی موچەکانیان هیچ ئەرکێکی پەرلەمانتاریان نەماوە. لە کاتێکیشدا کە موچە خۆرانی هەرێم ژیانێکی سەخت بەڕێ دەکەن و موچەکانیان وەکو پێویست نادرێت، حکوومەتی هەرێم پاداشتی پەرلەمانتارانی خولی پێنجەم دەکات. ئەندامی بەڕێزی پەرلەمانی کوردستان لەگەڵەوەیە لیژنەیەک بۆ بەدواداچوون. خولی پێنجەمی پەرلەمانی هەرێمی کوردستان بەلاوازترین خولی پەرلەمانی دادەنرێت لە ساڵی 1992ەوە تا ئێستا، بەهۆیەوەی ئەم خولە نەیتوانی ئەرکی چاودێری و یاسایی خۆی بەباشی بەڕێوە بەرێت. ناکۆکی و ململانێ و ژاوەژا و هات و هاوار پەرلەمانی کوردستانی ئفلیس کرد و ناکۆکی سیاسیش بۆ ماوەی 6 مانگ بە تەواوی پەرلەمانی لە جوڵە خست. سەرباری ئەو ناچالەکی و بێکاریگەری پەرلەمانی هەرێمی کوردستان لەو 4 ساڵەدا هەیبوو، تەمەنی پەرلەمان بە نەیاسایی درێژ کرایەوە. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیە کە وەرزی تەشریعی بۆ ماوەی 30 ڕۆژ درێژ بکرێتەوە با دەرجەستکاتەوە. لەو 4 ساڵەدا سەرۆکایەتی پەرلەمان و پەرلەمانتاران موچەیەکی زۆر و ئۆتۆمبیلی مۆدێل بەرز و چەندین ئیمتیازی خۆشگوزەرانیان هەبوو. لە کاتێکدا هیچ ئەرکێکی ئەوتۆیان جێبەجێ نەکرد کە بە سیستەمی سیاسی و حکومڕانی هەرێمەوە دیار بێت. لەو 4 ساڵەدا سەرۆکایەتی پەرلەمان و پەرلەمانتاران نەیانتوانی دەستوری هەرێم بنووسنەوە، نەیانتوانی چاودێری کارەکانی حکومەت بکەن، نەشیانتوانی گەندەڵی بنبڕ بکەن، نەیانتوانی داهاتە شاراوەکان ئاشکرا بکەن، ئەوان نەیانتوانی مەلەفی نەوت ئاشکرا بکەن و ڕۆشنایی بخەنە سەر گرێبەستە نەوتیەکان، هاوکات نەیانتوانی بەرپرسانی حکومەت بێنە ناو پەرلەمان بۆ لێپرسینەوە، نەشیانتوانی ژمارەیەکی باش لە یاسا دەربکەن و حکومەتیش ناچار بکەن بودجە بنێرێتە پەرلەمان، بەڵکو ئەوەی توانیان تەنیا گەرمکردنەوەی گیرفانی خۆیان و هۆڵی ناو پەرلەمان بوو بە هات و هاوارەکانیان تا ببنە پاڵەوانی سۆشیال میدیا. بەڵێ زۆر سپاس. کێ لەگەڵ کۆی یاساکەیە؟ بەپێی راپۆرتی ئەنستوەتی پێی بۆ چاودێری پەرلەمان لە ماوەی ئەو 4 ساڵەدا بەراورد بە خولەکانی پێش و پەرلەمانتاران کەمترین قسە و پێشنیاز و بە دوواداچوونیان هەبوو. پەرلەمان کەمترین دانیشتن و پرۆژە یاسا و یاسایی هەبوو. نزیکەی 10 پەرلەمانتار لەو 4 ساڵەدا هیچ قسەیەکیان نەکردو. پەرلەمانتارانی خولی پێنجەم لە پای ئەو ناچالەکیەدا پاداش کران و هەر پەرلەمانتارێک بڕی 52 ملیۆن دینار خرایە سەر حسابە بانکیەکانیان کە موچەی 6 مانگی کۆتایی پەرلەمان دەکات و سەرجەم خولەکانی پێشوش ئەو پاداشتیان پێدراوە. کۆی گشتی ئەو بڕەپارێژ 5 ملیار و 770 ملیۆن دینار دەکات. وەرگرتنی ئەو 52 ملیۆن دینار لە کاتێکدایە کە دۆخی دارایی موچەخۆرانی هەرێم لە ئاستێکی زۆر خراپدایە. کۆی ئەو پارەی دراوە بە پەرلەمانتاران بەشی چەند توێژێکی موچەخۆران دەکات وەک کەمەندامان یان بەشی سەدان وانە بێژ و یەکەمەکانی زانکۆ دەکات دا بمەزرێت. بەو پارەیە زیاتر لە 10 خوێندنگە یان نەخۆشخانە و پارکی پێ دروست دەکرا و سەدان دۆنم زەوی پێسەوز و ئاوەدان دەکرێت. هەر بەو پارەیە دەیان ڕێگا و شەقامە خراپەکانی پێ چاک دەکرا کە ئێستا بوونەتە مۆتەکەی مرگ بۆ هاوڵاتیان یاخود برینداران و بەرکەوتوانی چەکی کیمیایی پێ چارەسەر دەکرد. ئەوەی هاوڵاتیان و موچەخۆرانی نیگەران کردووە خانەنشینی پەرلەمانتارانە. بە پێی یاسای خانەنشینکردنی پەرلەمانتار کە لە ساڵی 1999 دەرچووە و لە ساڵی 2004 هەمواری یەکەم و لە ساڵی 2008 هەمواری دووەم کراوە، پەرلەمانتار لە دوای تەواوکردنی ئەرکەکەی بە 60% موچەی پەرلەمانتارەکەی خانەنشین دەکرێت. ئەم یاسایش پەدەکە بە زۆرینە تێی پەڕاندووە چونکە لە بەرژەوەندی خۆی بووە بەو پێی زۆرینە بووە لە پەرلەماندا. ئەم یاسایە لەو کاتەدا ناڕەزایەتێکی زۆری لێکەوت چونکە پەرلەمانتار بەپێی ئەو سوێندەی لە کاتی دەست بەکاربوونیدا دەیخوات نوێنەری خەڵکە، پێویستە بەرگری و پارێزگاری لە ماف و بەرژەوەندیەکانی خەڵ بکات. کەچی پەرلەمانتاران بەرژەوەندیەکانی خۆیان کردووە بە یاسا و جێگیری کردووە. بۆیە هاوڵاتیان پەرلەمان و پەرلەمانتار بە هۆکاری ڕاستەقینەی خانەنشینکردنی بەناحەق دەزانن. لەبەرەوە خەڵک متمانەی بە پەرلەمان نەماوە و دژی خانەنشینکردنی پەرلەمانتارانە. خانەنشینکردنی پەرلەمانتار لە دەرەوەی تەمەنی خانەنشینی و بە یاسایەکی تایبەت ئەوەندەی تر هاوڵاتیان و موچەخۆرانی نیگەران کردووە چونکە ئەوان موچەی خانەنشینەکەیان سێ ئەوەندەی موچەی فەرمانبەرێکی ئاسایی لە کاتێکدا ئەو خزمەتەی پەرلەمانتار دەیکا 4 ساڵە و فەرمانبەر دوای 6 ساڵ هێشتا ئەو موچەیە وەرناگرێت. پێویستە پەرلەمانتار دوای تەواوبوونی خولەکەی ئەگەر بیەوێت دەتوانێت بگەڕێتەوە سەر کارەکەی پێشووی، بەڵام بەدەر لە ویست و داوای خۆی خانەنشین دەکرێت.
بە موچەیەکی زۆر هەر 4 ساڵ جارێ 111 پەرلەمانتار خانەنشین دەکرێن و دەبێتە بارێکی قورس بەسەر داهاتی هەرێمەوە کە ئەوەش لەسەر حسابی هاوڵاتیان و موچە خۆران. ئێستا هاوڵاتیان دەپرسن پەرلەمانتاری خولەکانی پێشوو بە تایبەت پەرلەمانتارانی خولی پێنجەم ئەو 52 ملیۆن دینارە لە پایچی وەردەگرن و لە پایچی بە موچەیەکی بەرز خانەنشین دەکرێت. لەم خولەدا چیان کردووە و دەستکەوتیان بۆ خەڵکی هەرێم چی بووە تا بەو شێوەیە پاداش بکرێت.